هەمیشە دەوترێت بڕیارە سیاسیەکان ئاراستە و ڕێڕەوی ئابووری هەر وڵاتێک دیاری دەکەن. ئێستا پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا کەوتۆتە قۆناغێکی نوێوە بەوەی کە لە هەفتەی ڕابردوودا یەڕێکەوتنێک لە نێوان هەولێر و بەغدا ئەنجام درا. ئەماش بە مەبەستی باشترکردنی بارودۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان. ئەوەی مەبەستی منە لەم بەرنامەیە بە دوواداچوونی بۆ بکەم هەموو ئەو دەرئەنجامە یاخود ئەو کاریگەریانەی کە لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان دروست دەبێت لەسەر گشت سێکتەرەکان چ کاریگەریەکی هەبێ کاتێک لە وڵاتێکدا ئابووریەکی دڵنیایی یاخود سربەخۆ یاخود موچەخۆران دڵنیا دەبنەوە کە لە کاتی خۆیانە موچە وەردەگرن، ئایا ئەمە ڕاستەوخۆ چ کاریگەریک دەبێت لەسەر ئابووری هەرێمی کوردستان؟ مەبەستی منە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەم. ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا لەسەر بنەمایی یاسایی لەسەر ئاستی باڵا بۆ دابینکردنی تەواوی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان ئەنجام درا. ئەمەش لە پێناو باشترکردنی دۆخی ئابووری هەرێمی کوردستان سەبارەت بە ناوڕۆکی کۆبوونەوە لە ڕووی یاسایی و سوودەکانی بۆ هەرێمی کوردستان. کەسانی شارەزا تایبەت بە بواری وزا دەدوێنم سەبارەت بەو پرسە. ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا لەسەر نەوت و هەناردەکردنی لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە چ گرنگێکی هەیە بۆ هەرێمی کوردستان، چه سوودێکی هەیە؟ بەڵێ ئەمە لە سەیری ئەو ڕێککەوتنە پێین کە لە نێوان هەرێمی کوردستان و بە سەرۆکایەتی جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند گرێبەستێک بوو لە ئەنجامی هەوڵدان و پلانی ساڵی جەنابیان بوو. جەنابیان لە ڕۆژی دەست بەکاربوونیانەوە ڕایان گەیان کە بەنسبەت وان بەغدا استراتیژە و دەبی هەموو هەوڵێک بدرێت لەگەڵ بەغدارێک بکەوێنە بەرەو ئێمە لە سیستەمێکدا سیستەمێکی فدراڵینە بەشێکی نەدەوڵەتی عێراق. بۆیە ئەمەگەتم سەیری ئەو گرێبەستانە بکەین. حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامیدا بە پێی دەستور بە پێی مادە 130 دەستور کەەوە لە دەقی مادەکە ئاماژە بۆ دەکە هەموو ئەو قوانین و قرارانەی کە لە محکەمەی ئیتیحادی عەفو لە پەرلەمانی کوردستان دەرچووە بە پێی قانونی نەفت و گازمانێ ژمارە 22 ساڵی 2007 هەموو ئەو گرێبەستانە بە پێی دەستور ئەمزانرایە ئیبرام کرایە و بە پێی مادە 112 ئیدارەدان و ئیبرامکردنی عقودی نەفت لە اختصاص و پسپۆری هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە. گەڵسەمە سەری مادە 115 بکەین دەبین هیچ هەموو دەسەڵات و سەلاحیەتەکانی هەم مەرکەز هەم هەرێمی دیاری کردووە لە هیچ دەقێکی دەستور و هەم نەسی مادە 115 هیچ بابەتێک ئاماژە بەوە ناکە کە بابەتی ئیدارەدانی نەفت عقودی نەفت لە پسپۆری مرکز به هەموو لە پسپۆری و اختصاص و دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە و هەمووی بە پێی مادە 112 ئەنجام درایە و خاڵشتی گرنگتر پێویستە ئاماژە پێ بکەین مادە 112 تەماشا بکەین ئەوەی اختصاص کردیەکەوە دەسەڵاتی دایتە هەرێمی کوردستان و بەغدا بە هاوبەشی ئەو حەقلانە ئەو گرێبەستە نەوتیانە ئیدارە پێ بدەن کەوا پێش دەستوری 2005 بواتە حقوقی مکتەشەفەیە واتە پێش نافزبوونی دەستوری عراق ئەم لەسەر ئەم حەق لە نەفتیانە جێبەجێ بۆیە ئەمەگەت سەیری حەق لە نەفتیەکان بکەین سەیری ئەو گرێبەستانەی بکەین کە پاش 2005 ئیبرام کرایەکە پێی دەگوتری حقوقی مستەقبەلی هەموو لە پسپۆری و اختصاصی حکوومەتی هەرێمی کوردستان و لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان. باشە هەندێ شیکردنەوە و هەڵسەنگاندن بۆم بابەتە کراوە بۆم ڕێکەوتنە دەڵێن نەوتەکەی هەرێمی کوردستان کەوتۆتە مەترسیەوە بەم ڕێکەوتنە. ئایا نەوتی هەرێمی کوردستان چۆنڵی ڕادەست کراوە کەوتۆتە ژێر مەترسیەوە؟ ئەمەگە سەیری ئەو ڕێککەوتنە بکەین دەبینین خاڵی گرنگ لە ڕێککەوتنەکە ئەوەیەکەوە قەفلی هەناردەکردنی نەوت لەدەست هەرێمی کوردستان. خاڵی گرنگی ئەو ڕێککەوتنەوەیەکەوە ئەو هەرێمی کوردستان بردە کەناری ئارامی هەم نەڕووی اقتصادی دەبینی ئێستا بڕۆ سەیری بازارەکان کە بازارەکان وژایتەوە هەر لە مەجای تیزارەتە لە مەجای خان و بەرەیە هەمووی بژایتەوە خەڵک زیاتر ئەزمامانەوە خاڵی گرنگتر لەو ئیتفاقیەوەیەکەوە ئەو ئیتفاقیە لە بۆ 3 ساڵی بودجەیە تا 3 ساڵی تر هەرێمی کوردستان زیاتر لە 112 میزانیە لە بۆ دی ئەوە گرنگە ئەو خاڵامە ئاماژەی پێ بکەیت. ئەوەی کە بەڕێستان باسی کرد لایەنە یاساییەکە بوو لایەنە سوودەکەی بەڵام بیرمان نەچێت هەرێمی کوردستان بەدەر لە زێری ڕاش بابەتێکی گرنگتری هەیەویش غازی سروشتیە. ئایا لە دوایام ڕێکەوتنەوە هەرێمی کوردستان کار لەسەر ئەوەش دەکات یا چۆنڵی ڕێگا خۆشکەرە بۆی کە بتوانین کار لەسەر غازی سروشتیش بکەین هەم بە بازاری بکەین هەم لە ناوخۆیان سوودی لێ بگەین و پاشان هەناردی دەریشۆی بکەین؟ طبعا ئەو ڕێککەوتنە خاڵە شتی ئیزابیتری ئەوەیە کە تەناوت پرسیارەکەت کرد ئێمە دەتوانین
هەم بەو ڕێکەوتنە هەم لە ڕێگای ڕێکەوتن بتوانین ئیسیسماری غازیش بکەین بتوانین غاز چۆن نەوتمان بە نێو دەوڵەتی کرد بتوانین غازی بە نێو دەوڵەتی بکەین و لە ڕێی مؤسساتی هەرێمی کوردستان نەوەک لایانی تر بتوانی تەدەخولی و بابەتی بکە بەلا ڕێدا ببڕی. زۆر باشە کەواتە ئێستا ئێمە لە ڕووی ئەو ڕێکەوتنەوە تایبەت بە سامانی نەوت ئێمە هیچ کێشەیەکمان نییە هیچ گرفتێکمان بۆ دروست نابێت. پێم گوتی ئەو ڕێکەوتنە هەتاوەکو ئێستا نادنی نەوت ئیبرامکردنی عقودی نەفت بەکارهێنانی نەوت هەم لۆ دەرە لۆ داخۆ لە اقتصاسی هەرێمی کوردستان و دەسەڵاتی هەرێمی کوردستان بەس یەک خاڵی تێدا لە ڕێکەوتنەکە ئەوەیە کە ئەو داهاتی نەوتە لە باقەی ئەمریشی دەبی بە ناوی زەناوی سەرۆکی حکوومەت دەبی بەڵام سەرفکردنی داهاتەکە لە ژێر چاودێری مەرکەز دەبی ئللا ئەوەندەی تێداگەنا هیچ خاڵشتی تێدا نیە کەوا بە سلبی بشێت و لەسەر هەرێمی کوردستان و لە دەسەڵاتی هەرێمی کوردستان بشێت. ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و عێراق هەناردەکردنی 400,000 بەرمیلی نەوتی ڕۆژانە لەلایەن هەرێمی کوردستانەوە لە ڕێگای کۆمپانیای سۆمۆوە حکومەتی هەرێم بۆ یەکەمین جاریش نوێنەرایەتی لە کۆمپانیاکە دەبێت و ئەویش پۆستی جێگیری سەرۆکی کۆمپانیاکەیە. پێکێنانی لیژنەیەکی 4 کەسی دوانیان سەر بە وەزارەتی نەوتی عێراق و دووەکەی دیکەش سەر بە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستانە و ئەو لیژنەیە سەرپەرشتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دەکات تا ئەو کاتەی یاسای نەوت و غاز لە پەرلەمانی عێراق دەردەکرێت. پەیوەندی بە ڕێکەوتنەکانی هەرێمی کوردستان لەگەڵ 4 کۆمپانیای جیهانیە و بە گوێرەی ڕێکەوتنەکە داوا لەو کۆمپانیانە کراوە گرێبەستی نوێ لەگەڵ هەرێمی کوردستان واژۆ بکەن. کردنەوەی هەژمارێکی بانکی لەژێر سەرپەرشتی حکومەتی فیدراڵدا و مامەڵەکردن بەو هەژمارە لەلایەن سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانەوە درا و هەژمارەکە لە بانکی ناوەندی عێراق دەبێت لەژێر چاودێری دیوانی چاودێری فیدراڵدا بێت. هەر کاتێک بارودۆخی سیاسی ناوخۆیی و دەرەوەی هەرێمی کوردستان بەرەو باشی بڕوات ئەوە ڕنگدانەوەی ڕاستەوخۆی لەسەر بازاڕەکان دروست دەکات. کەرتی خانوبەرە بەنمونە وەربگرین لە ماوەی 1 هەفتەدا لە دوای ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا چ کاریگەریەکی لەسەر ئەو کەرتە دروست کردووە. کاک حاجی تایبەت بە بازاڕی زەوی خانوبەرە ئێوە زیاتر پەیوەندیتان بە چێوانی بەچی ڕەبتن؟ بازاری ما لەگە سیاست و ئیخبارە ئەگەر ئەوان ڕێککەون و بینیان خۆش مەسەرەن هەرێم و بەغدا و ناوە خۆمان و زۆر بازاری مە خۆش دەبێتن بەڕاستی بازاری مەعاردەکان هەموو دوورە ئەگەر یەک شتێکی ناخۆشە بێتن بازاری ما ڕادەوەستێتن بە تایبەت ئەو سار زۆر خراپ بوو مانجیەک و 2 زۆرشکە یان لە دوونێکەوە زۆر بازا فەرق کردیە فەرقەی باش کردی الحەمدولله زۆر باشە یعنی عارد هەتا لە 5 تا 3 هات لە دوونێ وستۆ 4 و 20 و ئانە لەگەڵ ڕێکەوتنە ئیشاڵڵا گەم معاشتەکە بە تایبی موچە بێتن و خەڵک وەرگرتن و چێشەی نەمێنێتن و خزمەت گوزاری بچی ئەو لەو گەڕەکانە چەند گەڕەکە زۆر مەغدورم بەڕاستی چەند سارە ئیسانەوە 20 سارە. باشە چۆن لەی باسیەوەت کرد ینی بڕیارە سیاسیەکان زۆر کاریگەریان هەیە لەسەر بازار زۆر ئارێوەڵە بە تایبەت ئیشەکەی ئەموو ئەوایە. باشە یەک قسەی ناخۆش بێ ڕادەوەستن یەک قسەی خۆشەبی کسە بازار فەرق دەکەن زۆریش. ئێستا ئەم ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغداد تا چەند تەسیری زۆر فەرقی زۆر لە دنیا یعنی بەڕاستی ئەوەی دەیفرۆکی سەدەکەتەوە ئیسفادەمان یەکە دەویشێ بەسیا بەردەوام بیشەکە عنی شەکە ڕێککەوتن و نەکە ڕۆژێ بە قەرارە گۆڕێ برێ ئەو هابین و عنی شتەکان لە مەستەعات فەقیر فەقەرات هەمووی دابتن. باشە کاتێکە بازار خۆش دەبێت یعنی ئەو کێوە دەڵێن جوڵی تێدەکەوێت کڕین زۆرە فرۆشتن زۆرە کەر زیاتر دەبێتن خەرێ دەکردن خەرێک دەێت تامیدەم لە معاشەکە و لە پارەکە لە ژانەکەی بەس کە برێن نییە یان معاشەکە ڕاوەستا کەکەڵات ئیستام دەکات ناکردن دەفرۆشی دەخوا مەسوول دەکاتن خەرکباری قورسە زۆر بەیاد واباری قورس نەبش ئێستا کە تێداینا یعنی ئەو مانجیەک و 2 قەد وانە باقارات چەندی سارەمەکانی شێ دەکەین یەکەم جارم ئەوە ببینین. تاسیری زۆرە لە سەرەما ئەو وەزە سیاسی بەغدا و هەولێر بەس بەڵام لەوانەیە 150 تاسیری هەبیتن 150یەکەی دی تاسیری ناوەخۆی ینی حکوومەت و شارەوانی ئۆشتانە دەور دەبینی ینی بازاری شتیلیش دەبیتەوە وەکو قەلاب و وەکو قەسالە و شتیوا وەکو حەمەلە و کرێکار و وەستای دەرکە و پەنجەرە و دیوار و هەتا نەجار و ئەوانە ینی هەموو بەحام دەجوولێتەوە.
گرێبەستەکەی بەغدا طبعا برين مرين بواقعات فرامۆشی شێخ سەنا دڵێ و خەکرد ولو ئەوە تقریبا لە بۆ ئابووری کوردستان بڕۆکەک زەربەی گسکەی تێدا هەیە بەس حالا برین خەڵکەکە بەعام ئەو شتەی زۆر پێ باشە ئیشاڵە بە عەول و قووەتی خۆی ئەگەر پارە هەبیتن ئەو ئیشەکانیمە باش دەڕواتن بازارش دەبیت و ئیشاڵە دائما قسەی خۆشیش هەر هەبوو لە بازاڕی قسەی خۆش لە بۆمە زۆر دەوری هەیە مثلا هەتا ئێستا ئەمە هەم لە هەموو شتێکی هەر ئیخبارەکان بەحام بەرامبەر حکوومەتی مەرکەزی ئیمە ناخۆش بە بەس لەڕۆ ئیشاڵە ئیشەکان باش دەبیتن و خاصن ئەو گرێبەستە بڕۆکەک فەراعی دڵخۆشی لە بۆ خەکەی هەرێمی کوردستان تێدا هەیە ئەوە بە پێوەی لە ناو بۆرسەیان یانیدا لەم کەرت هەیە پێشبینیەکەن ئەم کەرتە بە ڕێژەی چەند خەکان بەرز بێتەوە بازار خۆش بێت بەخۆی بەڕێزەکەم ئەمە دەرێن هەمدار لە دانیشتەکان پێکەنین دەرێن پێکەنین بازاری مەخۆش دەکەن ما عادەی واژۆکی ئاها گەورە یعنی ئەگەر بێت و ئەوانە بەس پێ بکەن بازاری مەخۆش ئەگەر واژۆکی ئاها گەورە بکرێتن پارە بێتن و ئەوەی کە ئەمە باسی دەکەن وەچی قەدیم و 2012 و 13 ئەوانە بازاری مە دوو قات برن دەبیتەوە نەک قاتەک و دوو قاتی جاران لێ دێتەوە بازاری عقارات مربوطە بە پارەی چکە پارە زۆر دەوری هەیە مەسەلەن برن لە بۆ ناو ئیشەکەیمە ڕێکەوتنی خەرجی کارپێکردن بۆ ساڵی 2023 لە عێراق بەڕێژەی 129.7 قەرەبووکردنەوەی کارمەندانی حکومەت بەڕێژەی 102.8 پێداویستیە خزمەتگوزاریەکان بەڕێژەی 107.6 پێداویستی بەکاربردن بەڕێژەی 100.6 چاکردنەوەی پرۆژەکان بەڕێژەی 111.7 بەخشین و یارمەتیدان بەڕێژەی 100.3 ئەرک و یارمەتیە دەرەکیەکان بەڕێژەی 114.1 چاودێری کۆمەڵایەتی بەو پێی وەبەرهێنەرانی ناوخۆیی ڕۆڵێکی باشیان هەبووە لە گشت یەکتەرەکان لە هەرێمی کوردستان و ئاسانکاری و پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانیش هاندەرێکی باش بووە کە بە شێوەیەکی باش بتوانن کارەکانی خۆیان و بەو پەڕی دڵنیاییەوە ئەنجام بدرێت ئێستا کە ئەو ڕێکەوتنە لە نێوان هەولێر و بەغدا ئەنجام درراوە ئەوە دڵنیاییەکی تەواو بۆ بەرهێنە ناوخۆیەکان دروست دەبێت و کە بتوانن وەبەرهێنان و یانیش سەرمایەکانیان زیاتر لە هەرێمی کوردستان وەگەڕ بخان. کاک ئەحمەد سەبارەت بە دۆخی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دۆخی وەبەرهێنەرەکانمان ناوخۆیەکانمان چۆنە؟ بەێ دۆخی وەبەرهێنان بەگشتی لە ئاستێکی باشدایە بەڵام لەم ماوەیە بەهۆی گۆڕانکاری لە نرخی دولار و دینار تا ڕادەیەک بازاڕەکە وەستانێکی بەخۆ بینیوە هیوامان وایە کە باشتر بێت. باشە کاک ئەحمەد ئەوە دەبینین لە چەند ڕۆژی ڕابردووە گرێبەستێک لە نێوان هەولێر و بەغدا ئەنجام درا بە تایبەتی گرێبەستێکی نەوتیە چۆن لەی لەسەر ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا لەسەر موچە هەردوو حکومەت بە یەکۆ ڕێکەوتون ئەمە کاریگەریەکانی چێوێ بۆ بەرهێنەرانی کوردستان؟ بەێ بەتەکیید هەر ئەتیفاقی کە دەکرێتن هەم ئەم گرێبەستە کاریگەرێکی یەکجار زۆری دەبیت لەسەر دۆخی وەبەرهێنان و بژانەوەی کەرتی وەبەرهێنان و بە تایبەتی خانوبەرە و بازار بەگشتی پاش ئەم ڕێکەوتنە جموجلەیەکی باشی بەخۆوە بینیوە و هەروەها هیوامان وایە کە ئەم دەرئەنجامی ئەم گرێبەستە کاریگەرێکی مباشر و زوو لەسەر بازار هەبیتن چونکە ئێمە دەزانین ئەمڕۆ لە بەغدا پارەیەکی زۆر هەیە و هەروەها ئاسانکاری یەکجار زۆر لەلایەن بانکی مرکزی عێراقیوە کە پێ دەڵێن مبادرەی بانکی مرکزی ئەمڕۆ لە بۆ هاوڵێتەکان و هەروەها لە بۆ وەبەرهێنەریش بڵێن قڕوزی گەورە دەدرێت بە پرۆژەکان و دەدرێت بە ئەو هاوڵاتیانەی کە یەکەی نیشتەجێبوون دەکڕن. ئەمە سەبەبی ئەوەیە کە زۆربەی وەبەرهێنەری خۆمان کە ئەمڕۆ ڕوو لە شارەکانی عێراق دەکەن بەبوونەی بەهۆی ئەوەیە کە بازارێکی لەوێ بازاری خانوبەرە بازاری وەبەرهێنان بازارێکی گەرمە و پارەی سیولەی نەقدی لە بازار زۆرە. ئێمە هیوامان وایە و قەنەعاتیشمان وایە کە ئەم اتفاقە ئەم ڕێکەوتنە تەسیرێکی یەکجار زۆر لەسەر بازاڕەکانی کوردستان دەکات بە تایبەتی بازاری خانوبەرە بازاری وەبەرهێنان بەگشتی چونکە ئەگەر لە کاتی خۆی
بلين موچی فرمانبران بدرێتن و هەروەها ئەم فەرمانبەرانەشیان ئەم خەڵکی ئەم پارەیە دێتە بازار و بلين ئەقساڵی ئەم شقە و ئەم یەکێنێشێژی بوونانە کە لە دەست وەبەرهێنانە کە خەڵک لە کاتی خۆی قسڵەکانی بدات ئەبێتە سەبەبی کە بازارەکە بجوولێتن و هەروەها وەبەرهێنان بەگەر بکەویت و وەبەرهێنەریش بتوانیتن پرۆژەی نوێ و پرۆژەی گەورە ئەنجام بدات و چاوی لەوە نەبیت کە ڕوو بکاتە شارەکانی دیکە کە بتوانیت لە کوردستان ئەم دەرفەتانەی لە کوردستان هەیە بە تایبەتی لە کابینەی نۆ کە گرنگیەکی ئێجگار زۆر بە کەرتی پیچەسازی و کەرتی کشتتوکاڵی و هەروە کەرتی گەشتیاری دەدرێتن ئەمڕۆ کوردستان لە بواری کشتتوکاڵ دەرفەتێکی ئێجگار زۆر هەیە ئەمڕۆ ئەگەر بێت و ئەو ئاسانکاریان لە بانقەکانی عێراقی دەکرێتن لە بانکی مرکزی عێراقی دەکرێتن و بەرهێنەرەکانی هەرێمیش بگرێتەوە بە تەئکید یەکجار زۆر تەئسیری لەسەر بازار دەکاتن. دابشکردنی خەرجیەکانی بەشێک لە وەزارەتەکانی عێراق بۆ ساڵی 2023 418 ملیار دینار بۆ پەرلەمانی عێراق 94.4 ملیار دینار بۆ سەرۆکایەتی حکومەتی عێراق 837 ملیار دینار بۆ وەزارەتی دەرەوە 6.5 تریلیۆن دینار بۆ وەزارەتی ناوخۆ 10 تریلیۆن دینار بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی 11 تریلیۆن دینار بۆ وەزارەتی پەروەردە 17.7 تریلیۆن دینار بۆ وەزارەتی کارەبا پشکی هەرێمی کوردستان 16.6 تریلیۆن دینار 34.4 تریلیۆن دینار وەزارەتی دارایی 23.5 تریلیۆن دینار وەزارەتی نەوتی عێراقی. ئەوەی تایبەت بە جوڵە بازرگانیەکانە لە نێوان کوردستان و وڵاتانی ناوچەکە پەیوەندیەکان دەچێتە قۆناغێکی نوێوە. بەو پێی ئێستا کۆمپانیا گەورەکان دەیانەوێت لە ڕێگای ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستانەوە لەخەکانی خۆیان زیاتر بکەنەوە و بازرگانیەکەیان لە هەرێمی کوردستان فراوانتر بکەن. کاکسالە سەبارەت بەو گرێبەستەی کە لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی فیدراڵە ئەنجام درراوە، ئێوەکو ژووری بازرگانی و پیشەسازی ئەم گرێبەستە چ دەرئەنجامی کێبێت، چ کاریگەریە کێبێت؟ خۆشبەختانە ئەو گرێبەستە کە کرا لەگە بەغدا کارێکی باش بوو کە جەنابی سەرۆکی حکومەت کاک مەسرور بارزانی دەست پێشخەری کرد لەو مەوزوعەی زۆر باش بوو لەبەرەوەی زۆر سەروەتی لە دوو بوو لەوانە جولەی بازاری زۆر گەورە کردو بازار بەعام بەگشتی عنی بازار کراوە و ئێمەش کە ژووری بازرگانی پیشەسازی هەولێر پاڵپشتی ئەو بریارەینە لەبەرەوەی ئێمەش کاری لەسەر دەکەین چەند ساڵاچێک لەوانە ئەو شەریکاتانی ئەو کۆمپانیانەی بیانی لە دەرەوە چکە دەبینن سەقامژێریەکە زیاتر دەبی مادەم پارە لە جێیەکی زیاد بی سەقامژێری زیاتر دەبی وە دەکەین میوانداریان دەکەین بێن ئیش و کاری خۆیان لێرە بەرهەمهێنان بازرگانن بابێن لێرە کاسبی بکەن ئیش بکەن لەگەر ئێمە ئیشمە پاڵپشتە. زۆر باشە. کاکسالە سەبارەت بەوەی کە ئەم گرێبەستە چ کاریگەریەکی لەسەر بازرگانە ناوخۆیەکانی خۆمان چۆڵی دڵنیاییشان بۆ دروست بووە؟ واللهی وەکو بلێ بە ئاگە هاتن لەبەرەوەی وەکو بلێ نووسست بوون هەستانەوە بژانەوە لەو گرێبەستەی لەبەرەوەی ڕاستیەکەی پارە دێتە بازاری کە پارە هاتە بازاری مەعاش بە وەختی خۆی بدرێ و پارە بێتە بازاری بازرگانیش ئیشی خۆی دەکا یعنی بازرگان وەی لێ هاتی برین لە بازاری بچووکەکان لە توکاندار نەیدەتانی کرێ بدە لە وەزعی ئێستا الحەمدوللا ڕۆژ بە ڕۆژ وەزعەکە باشتر دەبی و خەڵکیش ئێستا زۆر مرتاحە ئەوە سێ چوار ڕۆژە ئەو ئیشت کرایە ئەو بریارە درایە ڕاستی بریارەکە بریاری کاتیشە بەس الحەمدوللا سەروەتی لە دووە ئینشاءالله. ئەتوانین بڵێین مەسەلەن ئەو بڕیارە سیاسیانی کە لە عێراق و بە تایبەتی لە نێوان هەولێر و بەغدا کە دەدرێت ئەزان ئەم نێوەندە باشە ڕاستەوخۆ کاریگەری دەکاتە سەرکەرتی بازرگانی وەبەرهێنان؟ تەبیعی هەر بریارێکی سیاسی باش بی کاریگەریەکی زۆر بەخۆتیە خراپش بێ عینی بازار ڕادەوەسی
ئەو دەبی احتیادیەوە خۆی چکە بازرگان مربوطە بە سیاست. ڕاستە زۆر باشە. پێشبینی چیتان هەیە لەم دووسێ مانگەی داهاتووە هەستەکەن وەزعەکە باشترە بێت ینی ئێمە خۆمان حاضر کردیە کە ژووری بازرگانی پشتسازی هەولێر پاڵپشتی ئەو گرێبەستە بکەین و لەگەر بازرگانەکانی ناو خۆمان ئەوە کۆبوونەوە لە هەموو بوارێک لەگەریان یەکە بە یەکە لەگەریان کۆبوونەوە دووش بە ئیمێلات ئیشاڵڵا لەگەر کۆمپانیەکانی بیانی لەگەر ژووری بازرگانی بیانی داوایە بکەین بێنەوە کوردستان بێنەوە هەولێرێ لە بۆ کەرتی بەرهەمهێنار و لە بۆ کەرتی بازرگانی. بەو پێی هەرێمی کوردستان بازارێکی ئازادە و مامەڵەکردن لە بوارە جیاوازەکاندا زۆر بەرفراوانە لایەنی ئارامی و ئاسانکاری وای کردووە ئاڵوگۆڕی بازرگانی ساڵ لە دوای ساڵ لە هەرێمی کوردستاندا ڕوو لە زیادبوون بکە هەموو ئەو بازرگانیەش وەکو زنجیرەیەک بەسراون بە یەکەوە ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغداش کاریگەری ئەرێنی بۆ بازرگانان دەبێت. کاکشاڵاو وەکو بازرگانان لە هەرێمی کوردستان لە هەفتەی ڕابردوومە بینیمان ڕێکەوتنی کراوە لە نێوان هەولێر و بەغدا ڕێکەوتنیی گرنگە استراتیژیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڵام ڕوانگەی بازرگانان هەمیشە جیاوازە بۆ بازرگانان ئەم ڕێکەوتنە چه گرنگێکی هەیە؟ ئەو ڕێکەوتنێکی گرنگە هەم لە ڕووی بازرگانی هەم لە ڕووی سیاسیشەوە بەڕاستی دیارە پێشتر هەرێمی کوردستان زۆر هەوڵیدا بۆ بتوانێت ئەو ڕێکەوتنە بکە. سوپاس بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس بۆ سەرۆکی هەرێمی کوردستان کە بەم دوای هەوڵەکان سەر کردەوە کە ویستیان بتوانن بۆی مەسایلی ئەو ڕێکەوتنە سەر بگرێت. سوپاس بۆ ئەو ڕێکەوتنە سەری گر بە دڵنیاییەوە 100% مەسایلی بازرگانی ئێمە وەکو مەسایلی ئیشوکاری خۆمان ڕنگدانەوەیکی زۆر باشی دەبێت. باوەڕکە هەر لەو هەفتەیەدا جم و جۆڵ دەستی پێکرد و مەسایلی ئیش و کار و ئەو شتانە هیوادارم بەرداوام بێ خەڵکی هەرێمی کوردستان ئیسیفادە بکات چونکە ئیسیفادەی کە ڕێکەوتنێکی ئاوە گەورە دەکرێت ئێمەش ئیسیفادە دەکەین ئیسیفادەی کردنی ئێمەش لەگەڵ خەڵکدا خەڵکیش ئیسیفادە دەکە و زۆر بەوە دڵخۆشین کە تایبەت بە موچە خۆران کە دڵنیایەکی ئەوان داوە باشیان داوە کە بتوانن مەسایلی موچە و بژێوی خەڵک لە کاتی خۆیدا بێ و لە ساتی خۆیدا بێ. باشە تایبەت بە کاری بازرگانیەوەی کە بەڕستان باست کرد جۆرێک لە دڵنیایی هاتوۆتە ئاراوە ئێستا بۆ بازرگانێک لەسەر کارەکەی خۆت لەسەر پیشەکەی خۆت دەتوانین دڵنیاتر بیت کە بتوانین کاری گەورەتر باشتر ئاڵوگۆڕی بازرگانی زیاتر بکەیت؟ بەڵێ بە تەکید ئێمە لە پێشتریشەوە هەر کاری بازرگانی خۆمان کردەوە بەڵام ئەوە زۆر بۆ ئێمە پاڵپشتێکی بەقەوەتر دەبێت بۆی کە بتوانین دەستکراوەتر بین بۆی بتوانین لە بواری ئیشەکەی خۆماندا زیاتر پەرەی پێ بدەین بە تاکید ڕنگدانەوەی زۆر باش دەبێت زۆر دڵخۆشین بۆی کە دەتوانین هەموو لایەک ئیسیفادە دەکات بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان. پێشبینیتان چێ بۆ ئەمساڵ مەسەڵەن پێشبینی ئەوە کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان باشتر بێت جم و جۆڵەکان زیاتر بێت چۆن بینێن؟ پێشبینی زۆر باشەیە وەکوەوەی کە باسم کرد هەر لەم هەفتەیەدا لەم چەند ڕۆژەدا ئەو مەسایلی ئەو گرێبەستەکراوە ئەو ڕێکەوتنە کراوە باوەڕ کە جم و جۆڵێکی بەخۆیەوە دیوە چونکە جاری وایە هەندێک جار شتەکەش نابێتە ئەوەی کە تۆ مەسایلی موچە لەو مانگەدا بزدەبە لە کاتی خۆیدا بێ بەڵام ئەو دڵنیایی و ئەو ڕێکەوتنە خەڵک دەبوژێنێتەوە و پاڵپشتێکی باش دەبێت بۆی کە بتوانی تۆ هەم ئیشوکارەکان بەرەو پێشبەی هەم بتوانێت خەڵکیش لە کڕینی و فرۆشتن دڵنیاتر بێتەوە. سەرەڕای ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا لەسەر هەناردەکردن و دابیکردنی شایستەدارەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت لە ڕێگای دەستورەوە سەرجەم مافە دەستوریەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەستەبەر بکات و هەموو هەوڵێکیش دەدات جارێکی تر یاسای نەوت و غاز لە پەرلەمانی عێراق هەموار بکرێتەوە.